من میرەبان عەلی حسێن لە دایکبووی شاری قەڵازیم لە ساڵی 86 پەیوەندیم بە ڕێخستنەکان یەکێتی کردو کار و چالاکیشدانە لەوێ تێکۆشاوم هەتا ساڵی 89 کە تەرحیل دەستی پێکرد ئەو کاتە ڕژێمی بەعسی زۆردار کە هەموو منتیقە سنووریەکان لەناو بەرد و زۆربەی نێوچەکان دوای ئەنفال و کیمیابارانی هەڵەبجە هاتە سەر منتیقە حدودەکان کە چۆڵیان بکات بەهۆی ئەوە ئێمە تەرحیل کراین بۆ منتیقەی بازیان منتیقەی قەڵازێ کران بە دوو بەشەوە هەندێکیان بۆ هەولێر و هەندێکیان بۆ سلێمانی ئێمە هاتینە بازیان ئەو کاتە یەکەم ساڵم بوو کە لە من لە مەعهەد وەرگیرام لەو کاتانەدا نەیەکێتی نەپارتین هیچ حیزبێکی سیاسی لە کوردستانە نەمابوون هەر هەمویان چوبوونە سەر سنوور و یاوەتا لە دەرەوەی شاخەکان بوون لەو کاتانەدا مەجموعەیەک ڕێکخراوی چەپی کۆمۆنیستی دروست ببوون مەجموعەی ئەوانە کە حیزبی ڕوتی کۆمۆنیستی کرێکاری بوو دەستەی پێشڕانی پرۆلتاریا بەرزەی کرێکاری دەستەی کرێکارانی زانستی ئەوانە هەر هەمویان هەبوون ئێمە گروپێک بووین سەر بە دەستەی پێشڕانی پرۆلتاریا بووین لەو کاتەدا هەر کەسێک ویست باە کە بتوانێت چالاکی بکە زۆر خراپ بوو چالاکیەکان لە نەیدەتوانین لە بەردەمی حیزبی بە ئەسا ئەوشتانە بکە بەس ئێمە ئەو ڕێکخراوەمان دروست کرد لە سەردەمی ڕژێمدا کەس سەری خۆی نەدەناسی بەس ئەو کەسەی کە پەیوەندیت پێوە هەبوو تۆ لە ڕێخستەکاندا ئەو کەسە دەناسی بەختی ئێمە شانسێکی خراپمان هەبوو کەسێکی حیزبی بەعس کە بە خەتمایل هاتبوو ناو ڕێکخراوەکەی ئێمەوە پەیوەندی کردو بە ڕێکخراوەکەەوە و دوای ئەو کەسێک کە پەیوەندی پێوە کردبوو تراپی لەسەر کرد ئەوی بەگردا ئێمە ژوەکو دەنگی تەسبیح تا کۆتا کەسمان هەر هەمووان زیندانی کراین لە سەردەمی بەعزدا لەوێ ماینەوە تا ڕۆژی ئینتیفازە دوای ئینتیفازە لە کار و چالاکی نوەستاوم بەس وەکو حیزبایەتی نا وەکو کاری چالاکی کە کراوە دیفاع لە ژنان کە زۆڵم و زۆرداریان بەرامبەر کراوە لەو کاتۆ من هەر پەیوەندیم هەیە تا ئێستا و بەردەوام لە کاری چالاکی ئاساییدا ئەو کۆنفرانسە لە 13 و 14 مانگی لە مانگی یەکدا دەستی پێکرد بۆ ژنانی زیندانی سیاسی بوو هەر چوار پارچەی کوردستان زائیدەن مەجموعەیەکی کەش کە ئەوانیش کەوتونتە بەر لێ شاوی گرتن و تەعزیبدانی ژنان لە هەموو وڵاتەکاندا لە ئەکسەریان دەبینین فاشیزم دەست بۆ ژن دەبات وەکو نوخبەیە کە لە کۆمەلگادا شوێنێکی حساسی هەیە وەکو مەسەلەی کۆمەڵایەتی کە بیانەوێت حیزبەکان و خەڵکی ئەو منتیقەیە کە زۆردار بکەن ژنەکان دەستگیر دەکەن لەبەوەی کە وەکو سایکۆلۆژیەن ئیش لەسەر ژن دەکرێت بە تایبەتی لەوەیاندا ژنەکان حتا خەڵکی ئیکوادۆری تیا بۆ خەڵکی کەنە ئوسترالیا تێدا بۆ شوێنانەی کە تێدا بوو کە گیرا بوون لە پێش ئەو زەمانەی ئێستادا ئەو ژنانەی کە لەوێ بوون زۆربیان کە زیندانی کرابوون لە هەر کەسە لە ڕژێمەکەی خۆیدا کار لەسەر ئەوە دەکرێت کەسێک خەڵکی دەرکەوتوو لە کۆمەڵدا کە کراوە بە دوو بەشەوە ژنان و پیاوان ئەوان دەست بۆ ژنان دەبن یەک بۆ حرمەت شکاندنی ئەو میلەتە کە ژنەکانیان دەستگیر دەکەن وەکو پەرچەم شکاندنێک و ناوچوان شکاندنێک کە بۆ کەسانێک کە دێنە ناو سیاسەتەوە ژنەکان دەکەن بە ئامانج دەگرن بۆ ئەوەی کە وەکو کۆمەڵایەتی لەسەر کەسەکە بکەوێت و ئەو کەسە بنیەتی دەشکێنرێک کاتێک سەجدێ بەس بە عەکسەوە ژنانی کورد هیچ کاتێک ناتوان پەرچەمیان لار بکرێت و بۆ ئەوەی کە زیندانی کراون من یەکێکی وەکو خۆم شانازی دەکەم بە ئایلەکەمەوە کە هەرچەندە زۆر خراپ لەسەریان کەوت کە من کتێکم و زیندانی کراوم بەس ئەوان بە عەکسەوە زۆرتر پشگیری من بوون ڕێک بزەبت لەگەڵ قسەکەی من دێەوە من مەجموعەیەک ژنی زۆر جوانم بینی هەر هەمووی دایکانی لە چەکسپی بوون هەتا ئێستاش کە حکوومەتی فاشیستی تورکیای ئۆردوغان چەندێک بربەستە لە دڵبەر تێکۆشانی کورد دایکانی لە چەکسپی ئێستا ژوازنایەن ڕۆژانی شەمان دەچنە هەموو مەیدانەکان و کۆ دەبنەوە لە دژەوەی کە مناڵەکانیان کە ئێستا ڕێگەگیریان پێدەگرێت و ناهێڵنیشی سیاسی بکەن لەگەڵ ئەشکەنجیدان وەکو یەک پێشترێک نقطەیەکم دایکتم فاشیزم هەر فاشیزمە لە هەر شوێنێک بێت کورد بێ و فارس بێ و عەرەب بێ و بەلوچ بێ ئاینەشتا بە تایبەتی بە نسبەی ژنەوە بۆ شکاندنی سایکۆلۆژیای ئەو گەلە دەست بۆ ژن دەبات ئەوە دەزانێت کە ژنەکان گیران بەوە تێکۆشان ناکرێت بەردەوام نابێ بەس بە عەکسەوە بە پێچەوانەوە ژنە بێ زیاتر لەسەر خۆی پێی خۆی بوەستێت بە تایبەت لەسەر بیرکردنەوە و هۆش و بیری کەسەکان دەبێت خزمەتی فکری ئازاد بکرێت لەو منتیقەیەدا لەو کەسە لەو گەلەدا پەیامی من بۆ ژنان ئەوەیە کە هەر چیەکیان کردووە دانەبڕێن لەو فکر و هۆشەی کە هەیەە ئیش بکەن لەسەر ذهنیەتی ئازاد ژنی ئازاد قسە لەسەر ئەوە بکرێت و بیر لەوە بکرێتەوە کە پەروەردەی خۆی بکات بەوە نەشکێت کە سجن کراوە و دەست بۆ شەرەفی ببردرێیان شتێکی کە سوکاتی پێ بکرێت نابێت دانەوێت لە ئاستی ئەواندا